کاکەجیان بەساقی چاوم ئیشەکەم پێ بڵێ کاکەجیان بۆ خاتی خۆ بۆ پێم ناڵێ ئەرێ کاکەتە تۆ ڕاقت چێ بەسەرە تۆ ناتوێ ئێستا بووم بەسەر ئیشەکە لە بەیانی و منە هێناوە ئەڵێ ئیشێکی پاک و تەمیزە ئەرە من نازانم گۆیش لێ ئەەکەینەوە کنگرد لێ ئەەکەینەوە ئەم ئیشە چییە پارەمان دەسەکە و هیلاکی ژناوی دە پێم بڵە شەقم بەر تۆ سەیری ئامە ناکەم قسە ناکە دە کاکە پێم بڵێ ئیشەکەم پێ کاکەجیان ئاومە ڕانابینی ئێوەمە ڕەبین وی چی کاکەجیان ئەوە ئیشەکەیە ئەخ چییە ئەومەڕانە چی لێ تۆ سەیری کە شانسی ساحەبی نییە دوو زێن دوو کاکە خۆ عیبێ چێکە کاکە خوایە دە چیەکەی وەرە کاکە بادانەیەکیان کەم کە چی ئادەبی لێرەوە بادانەیەکیان کەم کات بۆسە جوان بۆسە چیەکەوە باوەسە تو شەرفی داناوەشەی عیب ناکەی چوار کەسی تیاابێ نییە باسی دزیەکەی ئەد منە هێناوە نییە لە ئاوایەکەەوە لە بەیانەوە بە فاتە و تۆ نییە ئەچم بۆ ئیش ئەتوێ مەڕم پێ بزی تۆ سەیرە قسە بەرزون زمانەیەکە وەرە عیبە بۆ تۆ عیب جارێکیکە نییە لە ژیان تا مەرحەبام نەکەی تەواو وەرە عەبەجا وەرە کاکە زەرەرەکەی بەخوا من بەجێ دەڵم وەرە دانەیەکیان بام و تۆ بیخۆین باشترە من بەجێ دێڵم کورە دەوەرە بابە وەرە لە ڕاستیان من دەمێکە ئەمەوێ پێت بڵم کەوا سەردانێکی مام داوت پێێنی بچین بۆ لای بۆم نەخۆشیە والله شەڵا سەردانم کردمە من ئاگام لەوە نەبووە ئەنجا شەر ئیسلامیش شەر ئیسلام واجبی کردووە لە سەرمان کە سەردانی نەخۆش بکەین والله بەتاکید نەخۆش کە سەردانیەکەی بە تەواوەتی وازانی هەموو عەزابەکانی لەسەر لای دەفەرمووە مەسەباق چین تێگە بچین سەردانێکیش بکەین ئەرێ مام داوە گیان وەزعە چۆنە باشتری شکر بەخوا نەخۆشم خوا ڕەحم کا بەخوا زۆر نەخۆشم خواشفا بای ئیشەڵڵا سلامت بێ یا ڕەبی بەخوا ئیشەڵڵا چاکە بی بەخوا ئەگەر مام ڕەسوڵ تەبینی خوا ئەگای لێ نەبوو داوە بەو خوا دوو دانە جاران بەس یاسین خوێن خۆر بەسەر چەند حیوانیان بۆ کرد بەخێر وەڵڵا شتکوا عیب و بەڵایەتیان نەما ئەمڕۆش وە بۆ شاریش خۆشکر باشە لەخوا بەس دیار بەڵام ماشەڵڵا لە گوێزی ساغە حەمد و سەنا بخۆدە تو خوا دوعا بۆ منیش بکەن بەخوا من زۆر ڕەبی خوا شفا بۆ بنێرێ خوا ڕەحمت پێ بکە سەرح نەڕۆین وەڵا هێڵم بۆنی پیازی قەچایە بە لوتمانەبا دانیشی ڕاز دەکە ئەوە ئەمڕۆ تۆزێ حەزم لە مزرۆکەیەک بوو بە پیرێژ نەکەم گوت مزرۆکەیەکم بۆ هەڵکزێنێ ئەو بەخوا نازانم بۆشم دەخورێیان بەخوا تربتم تۆزێ نەقتێکم لە مزرۆکە لە قاپێکا بۆ مەڵکزێنێ مزرۆکەیە ئەرە وەڵام مزرۆکە ئینشەڵڵا چاکەبی خوا ڕەحمت پێ بکە ئێمە ڕووی ئیشەڵڵا خوا شفا بۆ نێرێ خێر بێنێ خوا ئەوەی کە خوا شفا بۆ بنێرێ بە خێرم بۆ بکەن بە قوربانە بن من قلت هالماجي مالك صاحبك اول يا ربي انا دبرو مالك اول بيبو من قلت خو مالي صاحبك اولك كل خو سنه نابرم بس وخوم دبرو مالا هذه هاي باوك الروبش تمشكه فرموا يا خالد خير بين فرموا يا الله ئەوە کێ کەمان ڕۆڵە السلام عليكم مام داود جان شلونك باشش مام داود جان كفارة تبي شكر باشي أحواله باشي شكر فەرمون لي دعاء خير بوك إن شاء الله خوا بەخێر بێن مامۆستا بەخێر بێن مام داود جان سهزتك شكر باشي بەخوا خوا ڕەحم کە دي خوي ئادەی ڕۆڵەکە مالجان ئەو سەرشانانم تۆزێ بۆ بگرە باوکی باوکەم هذيك كمان جان تبي شيء لباوكم خوای گەورە شیفا بە خوا ڕەحمەت پێ بکە ئەخوا ئەمەش بەسەرکردنەوەی خوای گەورەیە ئینشاءڵڵا مام داود جان پێویستم بە دوعای تۆ خوای گەورە شیفا بۆ بنێرێ إن شاء الله إن شاء الله بركاته إمام داود جان خوي قولي رحمة فيك إن شاء الله خوا چاکتان بۆ بکە یا ڕەبی خوا ڕحمان پێ بکە بەخوا دەچاوەڕێ مەرحەمەتی خوایە آمين همو ما تشاوري مرحمة إخوان آمين دەیکوڕم ڕەحم هەر لای خوایە کەمال مام گیان داود جان سلامت بێ خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ كل نفس ذائقة الموت هەموومانە بێ بمرین و بگەڕێنەوە لای خوای گەورە بەڵام ئافرین بۆ ئەو کەسانەی کە پێش خۆیان خێر و چاکە ئەنێرن خوا ڕەحمەت پێ بکە یا ڕەبی ئەمەش بەسەرکردنەوەی خوای گەورەیە ئینشاءڵڵا خوای گەورە عەبدەکانی خۆی ئەهێنێتەوە یادی بە نەخۆشی بە بەڵا بە مصیبەت خوای گەورە ڕەحمەت پێ بکە ئینشاءڵڵا سلامت بێ یا خوا مامۆستا گیان قوربانە بم بەخۆتا مامۆستا گیانێتر خۆ ئینشاءڵڵا دەستمان ئاوا بڵاو دەبێ و هەرواش بۆ بەخوا ئینشاءڵڵا ئەوەندەی کە هەناسەیشم تێداما بێ خێر و خێراتی خۆیان دەکەم ئینشاءڵڵا خوا ڕەحمەت پێ بکە و خوا لێ قبوڵ بکە هەتا زێنووە ئینسان
سپاس بەخوا تۆ سەروەت و ماڵەکە باشە مام داوەتیان لەبەر خاتری خوا شتێ پێش خۆت بنێرە بە پشتیوانی خۆ ئینشاءڵڵا مامۆستاجان ئێمە پێویستمان بە ڕاوێژی جەنابتان و ئێوە مامۆستان چی دەفەرمون من ئاوا لە خزمەتتاندام ڕێنماییمان بکەن بە قوربانی وەڵڵاهی برا ڕێنماییەکە دیارە مام داوەتیان ئێمە هەرەوەی و شەڕی ئیسلام هەرەوە فەرمێ ئێمە بۆ تاقیکردنەوە هاتوینکە سەر ئەرز ئەبێ پێش خۆمان خێر و چاکەی خۆمان بنێرین ئینشاءڵڵا قسووری ناکەین خوا لێمان قبوڵ بەڕەحم بە هەموو شفا بنێرە ئینشاءڵڵا خوا بەخێر بێن مام داوەریان خۆ دەزانی لە ئەوەیەکە فەقیرێکی زۆرمان هەیە و مستحق هەیە و تە خۆش ئاگات لە وەزعەکە هەیە ئەرێ بەخوا تاجان بەخوا ئینشاءڵڵا قسووری ناکەم لە خێر و خێرات بئیزنی خوا واللهی مامۆستا کاکتەها جوانی فەرموو بەخوا ئینشاءڵڵا منیش حەزم لە خێر و خێرات هەیە بەڵام جەنابت ڕاوێژێکم کە چی بکەم باشە کاکە چی بکەم باشە تا ماوەم وەڵڵاهی مام داوەتیان سپاس بەخوای گەورە خوا سەروەتێکی پێیاوی تۆش لێی ببەخشە و هەموو مەڕووماڵاتە هەیە بیبەخشە ئینشاءڵڵا لە بەخشینیش ماڵ کەم ناکە والله مامۆستا ئەم لە دێمە خەڵکی مستاقی تیا بۆ نەحەج سابیر کەعەول کەمالی کۆمەکە بیش زۆرە زۆرە ڕاستەکەی باوکم مستەحق زۆرە دوایی جوابیان بۆ بنێرە بافیرە کەمال یەکێ لە مەڕەکانی دزی کەمال ڕۆڵە دەوەز بە بابە کەمال شتیوا چۆن دەکات ڕۆڵە ناناشتیوان نییە مامۆستا چۆن شتیوانی بێ ئەوە مەڕی خۆیەتی باوکم مەڕی خۆیەتی بردوێتی مامۆستا قابیرە مەڕی خۆمان نەناسمەوە بەچەوی خۆم بینیم ئەزانم باوکم ئەزانم کۆرە دەبڕاگان لە مەڕەکان بێ بابە دەبڕۆکە کەشتیوان نادەبڕۆڵە بڕۆلاچ عزیز ڕم تۆ بڵێ حیوان چەنێ بکە بۆچی بەڵامنەوەی خۆمە فرۆشمێت بەسە کوڕی فرۆش بۆیشم پێی نییە باش برایان ئەوە مام داوەت ماڵی ئاوا بێ خێری کردووە و هەر یەک لە ئێوە مەڕێکی بۆ داناون و خوا لێ قبوڵ بکە ئینشاءڵڵا مام داوەتیان نازانم بانیان کە با مەڕەکانیان کەمال باوکم وەرە لای باوکم زانەڵێ مامۆستاجان من هەر کەمالم هەیە کەمال گیان بە قوربانت بێم ئەمە سەرۆت و سامانێکی زۆرمان هەیە ئەوە لەسەر فەرموودەی مامۆستاژ من کردومە بە خێر بەڵام هەر کەسێک کام مەڕیانی ویست ئەو مەڕێی بدەرێ با بە دڵی خۆی مەڕەکاڵ بژێرێ باشە کوڕم دەدەی بچن ئەوە تا هەمووی لەویایە خوا قبوڵیکە خوا قبوڵکە وعای بەخێرم مامۆستاژیان خۆ ماڵی مام داوەتی ژاواکە ئەو مەڕانەی کردو بەخێر بەڵام ئەی مەڕەکەی من نەچم خوا ماڵی مام داوەت ئاواکە ئینشاءڵڵا بەڵام باوکم تۆ حسەی خۆت وەرگرتووە ئەم پیاوانە کە هەمویان سەبریان کرد و چاوەڕێی ڕسق بوون لای خواوە سەبریان کرد و خۆی گەورە مەڕەکەی بۆ ناردن بە حەڵاڵی بەڵام تۆ پەلەت کرد مەڕەکە نەجزیایە هەری خۆت بوو بەڵام خۆت بەدەستی خۆت پەلەت کرد و حرامە کرد ئەحەجیان کوراحە کوڕم دەوەرە یارمەتێکیان باوکە داماوە بە قوربانە وان بەردەم ڕۆحم دەرچوو دەوەرە تۆ لەگەڵ نام کەڵەکە بەرزەکەینەوە باوکی باوکەکە یارمەتی بەم بۆ خوا سە ساڵ ئالەویابی ئەمەنەم یارمەتی نام ئەی بۆچی ژنم بۆ نایەنی بۆ حەجیان یارمەتیم نایی ئەی باوکە خۆش نایە بۆچی ژن بۆ من نایە کوڕم ژنیشی بۆ هێنم تۆ زانی سە ژن چی تێچێ باوکی باوکەکەم چی تێچێ کورە کۆڵی ئاڵتونی تێچێ کورە حەفلە کورە دار کورە بەرد کورە تۆ ئاگان لە وەزعانە هەیە هینان بەشکە ماڵەکە زۆر پیا بن حەفلەمان پێ نەکەن باوکە باشە باوکی باوکم دە تۆ یارمەتی باوکی خۆ بەسەر ئەو چاوانە هەموو شتێکە بۆکەم هەم بۆ خوان دەستی تیوانام هەتا ژنم وانێنی تو نەچمە ماڵی خۆم ئەو سایم یارمەتی تێ کوڕم چۆن بەم دەموو دەسە ژنە بۆێنم دە تۆ وەرە یارمەتیم بۆ ساژنیشی بۆێنم باوکی باوکەکەم دەوەرە ئەحەجان دەوەرە معقولە باوکم بەڕیشی سپێشکە تۆ دەم درێژی مەکە هەر لە خۆتۆم هەموڵات تۆ لەسەر باوکمەکەیتۆ بۆ خوا مادەم ئاوالنی ئاو باوکە ئەی ساچم یەک کارە ساتی بۆ نێمە بەو خوا کوڕم وەرە من ڕۆ ئاکڕڕاکە بڕۆ وەرە من ڕوو باوکم هەندە باشە بەسەر تێنگەم ئەبێ داهێنشنم بۆ بکەیت بەسەر چاوژیشی بۆێنم باوکی باوکم کەی بۆ مێنی ئێستا ڕۆینەوە ناو ئاوایی ئینشاڵڵا چین بۆ لای
مامچۆ خاش حەلێکی بۆکەم بەسەر ئەو چاوانە حەلی بۆکە ئەمە نابێ ئەمڕۆ لەانی کەم دەستماچکردن بێ باشە باوکی باوکو تۆ ئاقڵ بە و سەلار بە بەسەر چاوە بەو خوا گاڵتەم پێکەی بەو خوا پێکەنی وەڵایی ساعتمێت بۆ بەنی بەو خوا وەرە باوکی باوکو لا شو كرشت لا شو ئەزانێتی هەم بەخوایە قسە و نەگەڵاکەم مەکە ئەزانێتی حەسەکەم هینکە ئەزانێتی بۆچی هاتووم وتم ئەم ئێوارێ ژوم پێم بکەی لا شو كرشت بربولا بي شو كرشت بخوا طوبة الحمد لله كأخوات هنا مكة أزانيتي ولا بتم بك مجني خوام أي ما بكرة أي بس فلا ما نبغى والله تبرو خوشك تبرو بمالو ولا دي ربرو ولا ربرو بمالو شاتك مال كيش أزانيتي بخوا خطأ أبو أزانيتي ولا بخوا وكوشك تارتك بخوانيا وكم رشي أرض عليكم بلا قاشمك بخوا لا عوايك يا نادي من روح بس كرشيات ما مسجل هو الحمد لله انه كش ما كنت فرم بالغ خدمتها بيمشينا ما ريخو يا اخو مال اراضي وبخوا حني كان هي ويم وخدمتي ان شاء الله والله ما بشي ما ما انت خجام اما بو بس جهاد لا عوايك يا بر الله تنكرتوها فلا مالي كل كم يا يسا كاك كم جاري ما بر الله ما نكدو ان شاء الله ما شهر سريكين كاك جان بس توزه تحمل بيه اما خود ذلك كم عقلا سانا فلم لي ما كشهر سريكم فلا مالي شي ياوا كل كم امكو خجام ما مساجم البشاي يكون بينهم برو تو خوش كاين بوانكا سمكة وين بشير الودي فاتم تشيبو بلى بخاف الأمانية أما من فريعي كوتم بخوا فريعي كوت ما كان صادق وما من كفاش أنا زارج كفلا ماريج كشياوة بلى أفتني إيش لا أوايك يا وين بربي خرق وركوا هاي غريبة فتح لو باكي بوبانك باشا بس تشاو شو حاجة كبرو مزوج فاسانك ما مشو خجان ما مساجم يعني يصير لك بخوا باكي شي بيزار اللي من الزانم نقصان ما شو بدك شيخو انا جو مدري جو مدري كبرو ما بمشي من برو برو كايناك لبر باوشي براكاني جو مدري باوشي من دبروا دبروا ولا هلسا يشيتوا يا هلسا هلسا نازبروا نادف خوي منا أزاني برجلوا دي بخورا أمشتد بيه بتفاهم وببرانة حل بكرين بس ني أميان لساني شي لسر خوه هادية والله أحمد إبراهيم بيزانيا دوش منايتي شي بودر ذكرنا جاء وبا فتاح ناردوما بو قوركا ئێستا کردومەتە گەورە یا ڕەبی دەستەکانی خۆش تێگەیشتی من لە تۆم ڕابینیوە کە ناردوومە دەستەکانی خۆش بەمان پێ مامۆساجان ئەم مەوزوعە ئەبێ هەمومان دانیشین هەلێکی بۆ باشە کاکە گەورەی مام پێخا کوڕەکەم نوقسانە کوڕەکەم شێت و وێتە لە بەڵا بە دوورم کردن وەڵڵی خێرتانەگە و خوا جەزای بەخێرتان ئەبێت تۆ خۆشت ئاگات لێبێ ئەمە نییە کوڕەکەم شێتەوە کوڕەکەم ئەوە چۆن ئاگام لێ نییە مامۆساجان بانەیەتە دەرەوە شارمان ناچارە نوقسان کاکە حەلەکەی بدەنە دەست من زۆر باش باشە کاکە باشە مامۆستا زانم چی باشە مام دەفەرمون بابا فەرمون مامۆستا فەرمون
خەڵکی ئاوایە خەڵکی ئاوای تۆبەیت خەڵکی ئاوای تۆبە ڕزگارم کە نەم سجنە شەر بێیتر پەلاماری کچی کەستان نایم خۆشەویستان زۆرن ئەو بەهرەمەندانەی کە تاکۆم ساتش بژگوێ خراون و هەست بە توانەکانیان نەکراوە بۆیە ئێمە دەمانەوێت لە بەرنامەی بینەر و تەلەڤیزیۆنەوە بە ئێوەی ئاشنا بکەین فەرم و پێکەوە لەگەڵمان بن بەڕێزان یەکێک لەو بەهرەمەنداناش بەهرەمەندی دەنگخۆش و دەنگ ناسک کاکە خێروڵایە کە پێمان خۆش بوو لە بەرنامەی بینەر و تەلەڤیزیۆن بەسەری بکەینەوە کاکە خێروڵای گیانم کاتەوە باش هەموو کاتە باش پێمان خۆشە خوب ناسێنی من ناوم خێروڵە ئیسماعیل حەمەرەشە لە وندی تەوەکەڵ دانیشتم بەڵام ئێستاشینە لە تەشێم پێشم ئەڵێن خێروڵا تەوەکەڵی باشە کاکە خێروڵای گیان تۆ چۆن هەست بەوە کرد ئەم توانایەت تیا دروست بووە ئەو دەنگە خۆشە دەیە ئایا خەڵکی کە هەستیان پێکردیان کەس و کار کێ پێوتی کێ پێی نەوتی و دوجار کەی دەسێ کرد بەوەی کە گۆرانی بڵێ من 93 تاکو 94 و 95ش لای بەرغەل بن بۆ خۆمان لەگەڕایی تر گۆرانی مەوت لەوە دوا خەڵکی گوت دەنگە خۆشە وردە وردە بە تەرجیلم وت هەتاکوونە ئیساشی نەشەر ترەگەتی پێک ببێ لە شوێنێک ئەچم گۆرانی دوانی تاڵێم و تاو ئەی باشە جەنابتان تا ئێستا هیچ گۆرانێکتان تەرجیل کردووە یان خەڵکی گوێی لە دەنگی تۆ بووە ینی بۆ شێوەیە کە لە کاسێتێکا گۆرانێک وت پێ یان مادیەکە تەرجیل کرد بێت هەندێک گۆرانی وتووە بەڵام ئەوە بۆ لە مەسرفی لەسەر مەسرفی خۆم منەتی پێکەم هێناوە خود ئەگە بە 200,000 بێ 250,000 بێ گرتومە هێناومە هەندێک ئەوەی زانی بێتم وتومە ینی وەکو هاندێک و کەسێک هاوکاریم بکە نەکراوە تا ئێستا ئەی باشە وەکو حکوومەت یان دەستگا ڕەنگاندنەکان تا ئێستا هیچ بانگشیان نەکردووی و هاوکاریان نەکردویت تا ئێستاشینە لە هیچ شوێنێکەوە هاوکاری ئەو شتە نەکراوم کە بتوانم منیش وەکو ئەو هونەرمەندانە بتوانم گۆرانی خۆم بڵێم خۆم پێشخەم باشە کاکە خێروڵای گیان پێشەوەی چەند پرسیارێکە ئاراستە بکەین حەزەکەین گوێبیسی دەنگی بین شتێکمان بۆ بڵێ بۆ ئێمە بۆ بینەرانیش بەڵێ باش چونکە پاشە ڕۆژم لێوایی هەیڕۆ 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 تخوا لێمدا بەبرێ وەرە باوشم پاڵکەوە تاوێک بتگوشم بە خۆمەوە خوا منیش کەسێک شک نابە من بەس بۆنم ناوە بە تۆوە ڕۆڵەتی چاوی ئەبڵق بووە ڕەنگی دیارەکە نەخۆشایی ئاوای هەلێدایە توخوا کە بێ بە چارۆگە
دارەکە دام بۆ شاو لە بچارۆگەی ڕەشەوە ڕوخساری داژی لێ دیارایی ئای 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 بەدەمی هەزارەوە لێدایە حەزم لە خەیارە دایەی بەس زمانشی بکە لە ناو تاریکی زیندانە ئای 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 دەربڕینی سۆز بۆ ڕۆڵەی تەنها کوڕوزانەوە و گریانە هیچ دروستکەیەکی شک نابات خەیاری تیا بەدەست بێنێ ئۆڤایای تاسە و حەزی منداڵەکەی بەبەرو لە خەیارێک بشکێنێ هاو منداڵە پێڵاوێکی سەوزی لە جیاتی خەیارە دەگرێ قەلبی پێدا دەکا بیخوا گیانی دەردەچێ و دەبریای خوا ئای 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 لەو ڕۆژەوە تا ئێستا کە و منداڵە نەماوە ئەو دایکە جگەر سوتاوە دەبی لە خەیار نەداوە ئای 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 ئاخوا دەبێت چەندین مناڵ بە تاسەوە ژیانی دابێ بە پولەی ڕوحی سوچی بۆ خەیارێ لە دەستدا بێایی ئاخ ئای 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 لە ناو بیابانی لە ناو بیاباندا دەبێت جەستەی چەندین مناڵ بوو بێتە خۆراکی سەگود و پشک و مار و قەل و داڵ ژەنایاری ئایاری ئایاری لە خۆمەوە باشە بەڕاستی ئەم گۆرانیە زۆر جوان بوو دەکرێت پێمان بڵێ هۆنرا و ئاوازی ئەم گۆرانی کێیە؟ هۆنراوی و ئاوازی ئەم گۆرانیە هی خۆمە بەڵام شعرەکەی هی مامۆستا کەمال حەمە شەریف تەوەکەڵیە هی کاکەمالە بەڕاستی زۆرمان و بۆ بەدەست ئەو شعرەوە خۆشم مەراقم بوو لەبەرەوەی بەواقعیەوە ئەو مناڵە بەواقعی وا ڕووی داوە لە قەرەنجیریژە کە سوکاری داهانیشێت چوومە ماڵیشان ئیتر ئەوانش دەستخۆشیان لێم کرد ئەوەی توانی بێتم ئەوە نەبووە کە کردومە باشە بەنیاز نیت ئەلومێک دەرکەیت ئەگەر هاوکاریت بکەن چکۆ بەڕاستی ئەو دەنگە خۆشی تۆ گوناح ئاوا شاراوە بێت جاوەڵای خۆشم حەزەکەم بەڵام بوار نەیتوانیوە نەمتوانیوە تا ئێستاشینە دەرفەتیوان بۆ ڕێ نەکەوتووە کە بتوانم خزمەتی ئەم هونەرە بکەم و خزمەتی ئەم نیشتیمانە بکەم و ئەوی بە منیش بکرێ هەر ئەوە نەبووە کە کردومە
ئیشەڵامیش هەمیشە وای سەرکەوتنی بۆ خوازم چکە بەڕاستی دەنگێکی زۆر جوان و زۆر باشت هەیە و تامەزوی ئەوەی جارێکی کەش گوێمان لە دەنگە بێ گۆرانی کەشمان بۆ بڵیت مەقامێکم حازر کردەوە پێشکەشێکم بەو بینەرە بەڕێزانە هەرێجیان هەرێژیانە دوورم و دەنگت نابیسم دڵم باشێت و شەیدایە فرمێسک لە چاوم ڕێکە هەروەکوی دەریایە خۆشەویستی دەمارێکە و ڕیشەی لە خوێن و دڵمایە هەر سەعاتێ لە تۆ دوور بم وەکو ساڵێک لەلەم وایە ئەرە گیانە سەرمی لێ سوورماوە لەو ساوە لێو لە لێومە تۆرێنی دڵم لە خۆم دامێنێ وای چیا دڵم مەشکێنی هەر بیر لێکەمەوە چونکە کرداری تازە تا شەرمی پێ ناوێ پێم بڵێ ئەگەر لێوم بێ لەزەتەوە گیانایی لە خۆمایی ئای لە دەردمەوەی ئازیزان زۆر سپاسی دەنگخۆش کا خێروڵاکەین کە ئامادە بوو لە بەرنامەکەمانە هیواداری نمونەی زۆر بێت هیوادارین کەسانی بەتوانە بەردەوام لە هەوڵ و تێکۆشانە بن تا دیدارێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ ئازیزان دەمانەوێت بەم کۆپ لە شعرە کۆتایی بە بەرنامەکە بێنین کەویش کۆپلێ شعری جوانی جەنەڕاڵی پاییز محەممەد عومەر عوسمانە کە دەڵێ سینەی پڕئاهم هەورێتیا ئەگری لە چاوانمەوە باران داناکە عمریشم بەفری بەرهەتاوێکە هەرە بێ بە شوێن مردنا ڕاکە ئازیزان لێرە داهاتینە کۆتایی یەکەم ئەڵلقەی بەرنامەی بینەر و تەلەڤیزیۆن تا بەرنامێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ